ئێمە خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە بەشەکانی ئەندازیاری پلانسازی گەیاندن نەوت و وزە میکانیک دوای ئەوەی لە مانگی نۆی ساڵی ڕابردوو فۆرمی خوێندنمان لەو بەشانە پڕ کردەوە و سەرجەم فلتەرەکانی زانکۆ تێپەڕ بووین و هەموو مەرجەکانی خوێندنمان تێدا بوو بۆ خوێندن بە سیستمی ئێواران. هەر بۆیە دوای چاوەڕوانێکی زۆر ناوەکانمان بە وەرگیرا و لە سایتی زانکۆی پۆلیتەکنیک بڵاو کرایەوە بە سەرسوڕمانێکی زۆرمانەوە. دوای زیاتر لە مانگێک لە خوێندن لە بەشەکانمان و هەوڵدانمان بۆ وەرگرتنی قستی یەکەمی کرێ خوێندن لێمان وەک هەواڵێکی بەپەلە پێمان ڕاگەیەندرا کە چیتر مافی خوێندنمان نییە و نمرەکانمان وەک دەرچوانی پەیمانگا لە ئاستی وەرگرتنمان نییە لەو بەشانەی زانکۆدا. ئێمە وەک سەرجەم خوێندکارانی وەرگیرا و لەو بەشە ئەم بڕیارە قبول ناکەین و هەموو ڕێگایەکی مەدەنی دەگرینە بەر تا ئەو هەڵێ ڕاست بکرێتەوە و ماف و دڵخۆشبوونمان بە خوێندن بۆ بگەڕێنێتەوە. ڕاشی دەگەێنین سەرباری دۆخی دژواری خانەوادەکانمان و قەیرانی دارایی فشارێکی زۆرمان خستۆتە سەر کەس و کارمان تا بتوانین بە پارە بخوێنین کە ئەمەش بارگرانێکی زۆرە بۆ سەر شانی کەس و کارمان. بەڵام ئێمە خوێندنەکەمان و داهاتوومان لا گرنگە بۆیە کاتان لێ دەکەین وەک کوڕ و کچ و کەسوکاری خۆتان سەیرمان بکەن و ئەم چانسەمان لێ زەود مەکەن.